خۆشەویستەکانم هاوڕێوە ڕێزەکانم حەزەکەم ئەمڕۆ باسی ئەوەتان بۆ بکەم کە نەرمونیانی ئەسڵی دینی ئیسلامە. توندوتیژی بۆ حاڵاتی تاریە، بۆ حاڵاتێلێکی زۆر زۆر وەکو بڵێ تایبەت، مەثەلەن بۆ کاتی غەزایە و ڕوبە ڕووبوونەوەی دوژمن کە ئەبێت توندوتیژ بیخۆ نابێ نەرمونیان بیتا بەسەرتە، یان بۆ حاڵەتی جێبەجێکردنی سنوورە شەرعیەکانە. ئەگینا ئەسڵ لە شریعەتی پیرۆزی ئیسلامە ئەسڵ ئەوەیە کە ئینسان ئەبێ نەرمونیان بێ، ئەسڵ ئەوەیە ئینسان ئەبێ نەرمونیان بێ، نابێ درژ بێ، نابێ زبر بێ. خوای تعالی دەربارەی رسول الله صلى الله عليه وسلم ئەفەرمێ فبما رحمة من الله لسورة آل عمران أفرمي فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. أفرمي بالرحمة خوايا أما لا مهرباني خوايا پروردگارە کەوا تۆ نەرمونیانی بەرامبەر بە مسلمانان، ئەگەر تۆ کەسێکی درژ بی، زبر بی، دڵڕق بی، بەڕاستی بە دەورتان نامێنن، بەڕاستی بە دەورتان نامێنن. بۆیە زۆر پێویستە ئینسانی مسلمان نەرمونیان بێ، زۆر پێویستە. هەر لەبەر ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە دایکمان عایشە کە لە هەندی جارە دایکە عایشە لەسەر هەندێک مەسائل تووڕە بۆ نمونە جوولەکەکان کە دایان بەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتیان السلام علیکە، یعنی لە جاتی بڵێن السلام علیکە، ئەوان ئەوە نەفی ئەڵباز بوون، ئەوان السلام علیک لامەکان نەئەوت، سەلام یعنی ئاشتی، بەس السلام یعنی مردن لەسەر تۆ ئەی محەممەد. جا دایکە عایشە تووڕە بوو، فەرمووی تووڕە بوو لیان و هەندێک قسەی کرد، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بۆ تووڕە بووی عایشە، بۆ تووڕە ئەبی؟ وتی ئەی پێغەمبەری خوا گوێت لێ نەبوو چیان وت؟ ئەی فەرمووی ئەی تۆش گوێت لێ نەبوو من چۆن وەڵامیانم داوە؟ ئەوان وایان وت من شتم عەلەیکم، ئیتر چاکیان وت بێ لەسەر خۆیانە و خراپشیان وت بێ هەر لەسەر خۆیانە، بۆ خۆیان نەگەڕێتەوە. ئەمجا فەرمووی عائشە ما كان الرفق في شيء إلا زانه ومن تزع من شيء إلا شانه. نەرمونیانی لەسەر خۆیی لە هەر شتێکە هەبێ ئیلا جوانێکاتەوە، ئیلا جوانێکاتەوە. نەرمونیانی و لەسەر خۆیی لە هەر شتێکە دەربێت ئیلا ناشرینێکاتەوە. سبحان الله. ئەم ئەبیکەن بە قاعیدەیەکی عام، یعنی حەدیثەکە زۆر واضحە. من نابینم سەیرم دێ هەندێک لە مسلمانان یعنی توندن حتى تەنانەت بەرامبەر بە برای مسلمان کە برایە ئەهلی قیبلەیە، شایەتمانی هێناوە، نوێژەکە لەگەڵیا لەشان جاری وایە لە شانێ نوێژەکە سەلامی لێ ناکات، توندە بەرەکاتە ئەولاوە، ئیتر عوزرە دۆزیێتەوە بۆ خۆی. بەڵام ئەم حەدیثەی لەبیر کردووە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم نەرمونیانی لە هەر شتێکا بێ جوانێکاتەوە، لە هەر شتێکیش دەری بێنی ناشرینێکاتەوە. تو ئەگەر ئەتشەوێ ئەو بەڕێزە ڕێنمایی بکەی، حەقێکت پێیە و هەستەکەی ئەو پێی نییە، بەخوا بە نەرمونیانی ئەو لێتی وەرەگرێ، قەت بە توندوتیژی لێتی وەرناگرێ، قەت بە توندوتیژی لێتی وەرناگرێ. خوای تعالی فەرمێ لە قورئانی پیرۆزە ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. يعني بانك خەڵکی بکە بۆ لای خوای تعالی بالحكمة، بە ئەو پەڕی دانایی، يعني شتی گونجاو لە شوێنی گونجاو لە کاتی گونجاو. ئەمجا دوای ئەوە ئەفەرمێ والموعظة الحسنة، وبە ئامۆژگاری جوان. جاری وا هەیە خەڵکێکەیە پێویستە تۆزێک زبر بی، يعني ئامۆژگاریان بکەی. جا ئامۆژگاری خوای تعالی لەبەر ئەوەی زبرە، خوای تعالی فەرمێ ئامۆژگاری جوان بێگەرەک. ئەمجا خەڵکانێکەیە ئیلا بێ مناقەشە و مجادلە و ئەمانە بەکاربێنی لەگەڵیانە. ئەمجا خوای تعالی لەبەر ئەوە زبرترە ئەفەرمێ وجادلهم بالتي هي أحسن، يعني ئەبێ زۆر جوانتر بێ. بۆیە خۆشەویستەکانم نەرمونیان من ڕێبازی پێغەمبەرتان گرتووەتە بەر، توندوتیژ بن ئیلا لەو حاڵەتانەی کە باسم کرد لە ڕێبازی پێغەمبەر لاتان داوە. دوایی لۆمەی خەڵک مەکەن کە شوێنتان ناکەوێت، لۆمەی خۆتان بکەن کە ئێوە دینەکەتان وەکو خۆی نەگەیاندووە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.